هەر لەم مانگی نوێیەدا کۆمەڵێک یاریزانی کورد لە یاری تایکواندۆیە بەشداریەکی دەرەکیان کرد کە لە لوبنان و لە پاڵەوانەتی تایکواندۆی بەیروتی کراوە ئەنجامی باشیان بەدەستهێنا و توانیان پێش ڕکابەری وڵاتەکانی دیکە بکەون. لە لوبنان و لە پاڵەوانەتی بەیروتی کراوە بۆ تایکواندۆ ژمارەیەک کچ و کوڕە یاریزانی کورد پلەی یەکەم و دووەمیان بەدەستهێنا. پاڵەوانتێکە ڕۆژانی 11 تا 13 ئەنجامدرا و یاریزانانی چەندین وڵات بەشداریان تێدا کرد و کێبڕکیان کرد. هەندێک تیمەکان لەسەر ئاستی هەڵبژاردەی نیشتیمانی و هەندێکیشان وەک یانە و تیمی سربەخۆ ناونووسکرابوون. هەڵبژاردەی لوبنان بە 14 مەدالیای ئاڵتون پلەی یەکەمی ڕیزبەندی هێنا و عێراقیش بە پاڵپشتی و بە پشتی یاریزانە کوردەکان پلەی دووەمی پاڵەوانێتیەکەی گرت. لە ناویاندا عەبدولقادر گۆران کێکێکە لە یاریزانە ئاسبەرزەکانی تایکواندۆ توانی ئاستێکی سەرنجڕاکێش پیشاندا کە پێشترش لە پاڵەوانەتی ئاسیا بەشداری کردبوو. لەم پاڵەوانێتیدا پلەی یەکەمی بەدەستهێنا. هاوکات شەهد سەعد و ئیمان نازمیش بە هەمان شێوە لە پلەی یەکەم بوون. هەروەها عومەر وشیار و هارون عەبدوڵڵا و ئەمین ئیبراهیم و ئایا ئاریان و ژەنیار بژار لەگەڵ چیا عوسمان بوون بە خاوەنی پلەی دووەم. ئارژ مستەفا و دالیا عومەریش پلەی سێمیان لە بەیروتی کراوە بەدەستهێنا. لە ڕیزبەندی پاڵەوانتەکەدا تیمێک بە ناوی یانەی چەمچەماڵ لە پلەی 15دا هاتووە کە خاوەنی 50 خاڵە و مەدالیایەکی زیوی بەدەستهێناوە. ئەو یاری کە دەیبینن یاری عەبدولقادر گۆران لەگەڵ یاریزانێکی کۆری کە لە پاڵەوانەتی ئاسیا هەر لە لوبنان بەشداری کردبوو لەوێ پلەی دووەمی بەدەستهێنا.